ئەویش وەبەرهێنانە لە دهۆک کە لە هەر پارێزگایەک وەبەرهێنان لە چەندین سێکتەری جیاوازاکرێ، بەڵام بە تایبەت لە دهۆک لە چەندین بوارە و بە تایبەتیش گەشت و گوزار و پیشەسازی زۆر زیاتر بووە بەپێی ئامارەکانیش. من قسەی زیاتر لەگەڵ بەڕێز هەڤاڵ سدیق بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی دهۆکەکەم کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵمانە بێت. بەڕێز هەڤاڵم کاتت باش سڵاوت لێبێ، پێمان بڵێ ئایا پرۆژەکانی وەبەرهێنان لە بوارە جیاوازەکاندا لە دهۆک گەیشتوونەتە کوێ و چاوەڕێکرێ بۆ 2024 ڕێژەکانیان زیاتر بێت؟ بله، سبارت روش و برهنان الپارزگاه دهوکه هر سرطا دامزراندنا دسته و برهنان و ریوبریا گشتی یا و برهنان الپارزگاه دهوکه گرینگی که زور یادای کرده و برهنان و چندین پروژه نزدیک 289 پروژه ما مولات دای السکتر جدا جدا و سکتر آکنجیبون و پیشسازی و گشتیاری و سکتر تندرستی و چند سکتر دی سردم کابیدان نهه خوشبختانه و ما چند پروژه استراتژی مولات دای و جمارا مولات یا گهشت سردم کابیدان نهه هشته پروژه نه اوه همی بیتا آنجی هدفش وی چنده که جبجه کرنا برنامه کابینا نهه زیاتر گرینگی ابدین وان پروژه اوید کو استراتژی بن آنجی او پروژه بن که خدمت جرخان یا آبوریا پارزگاه دهوک بکد و دلیون کاری بو درچون زانکو پیمانگاه آنجی بو همی خلق دورا پارزگاه دهوک بوان دابین بکد. دیسان ما گرینگی که تایبت یا دای آسایش خوراکی لو ما ام پدوید ادزانین که زیاتر مولات بدین وان پروژان اوید کو گریدای بن پیشسازی خوراکی و اوجی بوکار اینانا بر همه جوتیار نافخویی و دیسان نهلانا هاتنا بر همه خوراکی دروی هرما کردستانه. باشه برس هەڤاڵ ئەو پرۆژانەی کە لە دهۆک ژمارەیان زیادی کردووە و زیاتر کاراسانیان بووەکەن لە چ بوارێکدایە و کاراسانیەکانیشتان چییە؟ بله او سکترین که آنجی گرینگی ادینه ما سکتر پیشسازی هی و سکتر گشتیاری و یه کشتوکالی آنجی چاندنه طبعا اف سکتر آنجی دیف پلانا ما اف پروژه دهنه دابش کرن السر همی قضا و ناحیین سر پارزگاه دهوکه و هر قضایک آنجی هر دورک الديف سروش دوي دوري ام تعامل ادگل كين يانجي ام بروجا ادبينا ودوري بونمونا ما هندك دورت هين دورين كشتوكالينا ام زياتر بروجين كشتوكالي الوان دورا ام مولات ديني ما هندك دورت هين ادگشتيارينا سروش خود گشتيارينا لو ما بروجه گشتياري ادبينا وان دورا ديسان ما گرينگيا كا تايبت يا دايا سكتر ساخلميه اوجي پیدانا چند مولات و چند پروژن تندرستی یعنی چکرنا هندک خستخانه نخوشخانه که تایبتمند بن نخوشیه که دیارگیری یعنی ما بونمونه ما دو خسته ما مولات داینه بو چاره سر کرنا نخوشین شرپنجه و دیسان نخوشی هندک پروژن دینه یعنی بو نخوشخانه نه بو تایبتمند که زور یا دقیق اوها مرم الوی چنده داکو خلق ما پارزگاه دو که قصد در وی هرما کردستان نکد بو مبستا چاره سر کرنه و دیسان پارزگاه دو که بکینه جهه که گنجابید بو گشتیاریا تندرستی. باشه برس هەڤاڵ ئەو پرۆژانەی وان کار آسانیه کە ئێوە مۆڵەتیان پێدەن بەپی پێویستە یاخود بەپی خواستی وەبەرهێنەرەکانە کە داواکاریان هەبێ و پلانیشتان چییە بۆ 2024 لە چ سێکتەرێکدا زیاتر مۆڵەت بدەن بە پرۆژەکانی وەبەرهێنان؟ نخیر ما دیف پێویستی آن دیف پێدویا پارێزگاه دو که ام پروژه مۆڵەت دەینێ ما هر قضایه که ما پروفایل که تایبت چکری درست کری
کە ئەو قەزا پێدوی چ پروژەیە چ جورە پروژەیە بۆ نمونە مثلەن بۆ نمونە هەندێک قەزا ما پێدوی پروژێن تەندروستینە هەندێک قوتابخانەنە کە پێدویە ئەم مۆڵەت بدەینێ لەو ما مالدیف پلانا ما کە ئەمی پروژێت کە هاریکار بن بۆ دەستڤەئینانا یانجی بۆ دروستکردنا دەریڤên کاری بۆ خەڵکێ کوردستانê û dîsan proje ji wan projeyên stratîjî bît کە زۆر گرنگ بن بۆ پارێزگاها دووکێ و دیسان ئەم گرنگیەکە تایبەت دەینە وان پروژه ئەوێت کو دووستت ژینگەی بن ما سەر ئاستێ دەستەی دەلیلێکی خاصیە دەرێخستی گرین ئینڤستمنت یانجی وەبەرهێنانا کەسێک دەبێژینێ کە ئەف پروژەنە کە دووستت ژینگەینە و ئەم تەشجیع وەبەرهێنەری دکەین تایبەت وەبەرهێنەری بیانی ژی کە بێتە پارێزگاها دوو کە ئەوان جورێت پروژە دروست بکات. باشە. بەڕێز هەڤاڵ ئەو پێداویستیانە چییە کە ئێوەتانەوێت لەلایەن هەم دەستەی وەبەرهێنان و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆتان دابین کرێ تا بتوانن وەبەرهێنان زیاتر بەرەو پێشەوە بەرن پرۆژەکان زیاتر و خێراتر جێبەجێ بکرێن. ئێکل وان پێداویستێن هەرە گرنگ بوو پرۆسسا وەبەرهێنانێ ئەوە کەمە نەخشەی وەبەرهێنانێ هەبیت نەخشەی وەبەرهێنانێ بۆ نمونە هەر دەڤەرێکە سەر پارێزگاها دووکێ بیت چەند پارچێن زەڤیا بێنە تەرخانکردن بۆ وەبەرهێنانێ داکو ئەم بشین تەرویجێ بۆ وان پروژان بکەن ئەوێتمە پێدوی پێ هەبیت ئەگەر زەوی درستی بێتە تەرخانکردن پێشوەخت بۆ وەبەرهێنانێ ئەم دێشین یعنی کار ئاسانیە دی زیاتر کەین بۆ وەبەرهێنەری چ وەبەرهێنەری خۆمالی بیت یانیشیە بیانی بیت دیسان زێدەباری وێ چەندێ سەردەمێ کابینا نهەیە خوشبەختانە هەمی دەسەڵاتێت پێدانا مۆڵەتێ هاتینە دابەزاندن بۆ ڕێڤەبەریên گشتی یەت وەبەرهێنانێ پارێزگا و ئیدارێن سەربەخۆ لاما ئەمشین سەر ئاستێ پارێزگاها دووکێ هەر پروژەیەکی وەبەرهێنانێ بیت بزیترین وەخت ئەم مۆڵەتێ بدەینێ. بەڵێ. بەڕێز هەڤاڵ سدیق بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی دوهۆک لە دوهۆک و ڕاستەوخۆ لەگەڵ مامۆی سوپاس بۆ بەڕێستان.